کورتە راپۆرتێکی شیکاری دەربارەی قەزای سۆران. ناوی سۆران لە دەوڵەتی میرنشینی سۆرانەوە هاتووە کە لە ساڵەکانی 1830 میر محەممەد وەک دەوڵەتی کوردی حکمی کردووە و پایتەختەکەشی لە ڕواندز بووە. ناوچەکە لە ڕووی مێژوویەوە ئەهەمیەتی تایبەتی خۆی هەیە و خەڵکانی ئەم ناوچەیە ئاین پەروەر و نیشتیمان پەروەرن. هەروەها دروستبوونی قەزای سۆران وەک یەکەی کارجێڕی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 و دوای ڕاگواستنی گوندەکانی دەوروبەر لەلایەن ڕژێمی بەعەز ناوچەکە ئاوادان کرایەوە. ڕژێم بە مەبەستی مۆڵگەی سەربازی دژی کوردی بەکارهێناوە کە ئێستاش پاشماوەی سەربازی لێ دەدەزرێتەوە. ماوەی 10 ساڵی ئەو قەزایە تا دوای ڕاپەڕین تێپەڕی نەدەکرد لە 5,000 کەس، بەڵام لەو 20 ساڵەی ئاوەدانی هەرێم و ئازادی ڕاپەڕینی 1991 ئێستا گەیشتووەتە 125,000 کەس کە دەوڵەتی کوردی لەسەر ئەو مۆڵگە سەربازیە و پاشماوە تەقەمەنیە ژیانی لێ دروست کرد و بایەخی بەڕوەکدا لە شوێنی تەقینەوەکان. هەروەها لەلایەکترەوە پێکهاتەی قەزای سۆران کەلتورە و لە هەموو ناوچەکانی کوردستان بەهۆی شوێنی جوگرافی و ئاو هەوا و شوێنی استراتیژی بازرگانی خەڵکی ڕووی تێدەکەن و بە مەبەستی حەوانەوە لی نیشتەجێ دەبن. هەر بەم هۆیشەوە بەردەوام لە فراوانبووندایە. لەو قەزایەدا هەردوو ئاینی ئیسلام و مەسیحیەتی لێیە. بەشدارن لە پێشوەچوونی قەزای سۆران و وڵاتدا. لە بەشی ئیسلامەکاندا مزگەوتی زۆر هەن و لە ناو مەسیحیەکانیشدا کڵێسایەکی گەورەی لێیە. شوێنی جوگرافی قەزای سۆران سەنتەری قەزا لە پانتاییەکی ڕووتەختی و بانەکاندا پێک هاتووە. دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێری پایتەخت و تەنها 120 کیلۆمەتر لە پایتەختەوە دوورە. هەروەها دەکەوێتە نێوان شێوە بەرزەکانی کۆڕک لە ڕۆژهەڵات و گۆرەڕەز و حەسەنبەگ لە باکوور و برادۆست لە ڕۆژئاوا و لە باشووریش چێوی هەندرێنە. ڕێگای گشتی هامڵتۆن لە هەولێرەوە بۆ حاجیۆمەران کە لە ساڵانی 1928 تا 1930 لەلایەن ئەندازیار هامڵتۆن دەشکرایەوە و قەزای سۆران لەت دەکات. قەزای سۆران ئاو هەوایەکی شێدار و زستانان دابارینی باران و هاوینان گەرمی شێداری هەیە، واتە هەر چوار وەرزی ساڵ دەبینێت. ئاستی بارینی بەفر لەو ناوچەیە لە زستانان مامناوەندیە و وەرزی بەهاریش باراناویە و سروشتیش سەوزە. ڕووبەری قەزای سۆران دوو ڕووباری گەورەی پێدا ڕەت دەبێ و دەڕژێنە زەی بچووک. ڕووباری شێخی باڵەکان لە وڵاتی ئێران و کوێستانەکانی باڵەکاتی لە قەزای چۆمان هەڵدەقوڵێن و بە سنووری قەزای سۆراندا تێدەپەڕێ و دەڕژێتە زەی بچووک. هەروەها ڕووباری برادۆست کە لە کوێستانەکانی برادۆست و خاچی تورکیا هەڵدەقوڵێ، ئەویش بە هەمان شێوە لە سنووری شارەدەی سیدەکان و دیانان دەچێتەوە زەی بچووک. هەردوو ڕووبار لە دوواڕۆژ سوودبەخش دەبن بۆ بەنداوی بێخمە. ڕووبەری گشتی قەزای سۆران 809,616 دۆنمە کە 737,544 دۆنم بە کەڵکی داچاندن و کشت و کاڵی دێت. ئەوەی تریش نیشتەجێ و شاخاویە. ئەو بەرووبوومە خۆرسکیانەی لە ناوچەکە دەڕوێن و سوودبەخشن قەزوان، بەڕوو، بڵاڵۆک، کرۆسک، گێوەژ، ڕێواز، کوارگ. هەروەها دارمازی بەرەکەی وەک بەرووبوومە چڵوەکەشی کە بە گەڵاشی دەکوترێ بۆ ئاژەڵ سوودی لێ دەبینین. بەڵام ئەو ڕۆکەی کە زۆر بە شێوەی کشت و کاڵی بەرهەم دێت بریتە لە دانەوێڵە بە تێکرایی و دارگوێز و سپیندار و سێ و هەرمێ و هەڵوچە و هەنار و هەنجیر و ترێ و چەندین سەوزەی تریش. ئەو ئاژەڵانەی کە چێوین و لە ناوچە شاخاویەکاندا هەن گورگ و ورچ و کەمتیار و کوڕەبەش و سیخڕ و سمۆرە و مار و پشیلەی چێوی و سەگاوی ئاوی و ماسی و بزنی چێوی و بەرازیلەیە. بەڵام ئەو ئاژەڵانەی بەخێو دەکرێن بریتین لە مانگا و بزن و مەڕ و سەگ و گوێ درێژ و ئەسپ و ئێستر و پەلەوەر بەگشتی لێیە. هەروەها لە ڕووی گەشت و گوزاریەوە قەزای سۆران بەناوبانگە و بە هەوارگەکانی جوندیان و بێخاڵ و تافگەی گەلی عەلیبەگ کە لەسەر دراوی عراقی فیدرالیشدا چێشتراوە بەناوبانگن. هەروەها هەوارگەکانی بناری حەسەنبەگ و بەرمەسارد و بێرۆیان و چەندین شوێنی تر ساڵانە بە هەزاران گەشتیار ڕووی تێدەکات لە ناوەڕاستی عراق و زۆر لە وڵاتانی دراوسێش. ئەمەش زیاتر بە هۆی دڵڕفێنی ئەو هاوینە هەوارانەیە. سنوورەکانی قەزای سۆران لە باکوورەوە بەندە بە وڵاتی تورکیا و قەزای مێرگەسۆر، لە ڕۆژهەڵاتەوە هاوسنوورە لەگەڵ قەزای چۆمان، لە باشووریشەوە لەگەڵ قەزای ڕواندز و پشدەر بەندە، بەڵام لە خۆر ئاواوە لەگەڵ قەزای شەقلاوە پێکەوە بەندن. هەروەها لە ڕووی کارجێڕیەوە قەزای سۆران هەرسێ ناحیەی سیدەکان و دیانان
و خەلیفانی هەیە. تێکرای زیاتر لە 400 گوند لەخۆ دەگرێت و 175,000 کەسیش دابەش بوونە بەسەر ئەو گوندانەدا. سەنتەری قەزای سۆران 36 گەڕەکە. هەروەها لە ڕووی ڕۆشنبیریەوە ئاستی ڕۆشنبیری لەو شارەدا بەرزە و ژمارەیەکی زۆری ڕۆژنامەنووس و نووسەر و هونەرمەندی لێیە. ڕۆژانە چالاکی هونەری و ڕۆشنبیری لێ ئەنجام دەدرێت. لە سەنتەری قەزا قوتابخانەی مۆدێرن و گەورە هەن کە نزیکەی 50,000 قوتابی لە پۆلی یەکی سەرەتایی تاکو 12 بنەڕەتی لەخۆ دەگرێت. باختەی ساوانیش هەیە و منداڵە چاوگەشەکانی لێپەروەردە دەکرێت. قەزای سۆران ناوچەیەکی دڵڕفێن و دڵگەرە لە هەموو ڕوویەکەوە. بازار و کوچکە و کۆڵانەکانیشی پاکن و هاوڵاتیان هەماهەنگن، واتە هاوڵاتیان بەشێکی گرنگن لە بەرەوپێشچوونی وڵات و ئاستی زانستی و ڕۆشنبیری ئاوەدانی و چارەسەری کێشە و گرفتەکان. هەروەها لە ڕووی بژێوی ژیانەوە وێ ڕێژمارێکی زۆری ناوچەکە فەرمانبەری حکوومەتن، بەشێکی زۆریش بە بازرگانی سەرقاڵن، چونکە ناوچەکە دەکەوێتە سێگۆشەیەکی گرنگی هەر سێ وڵاتی تورکیا و ئێران و کوردستان و عراقی فیدرال. لەو ناوچەیەدا بازاری گشتی لێ و ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی زۆری لێڕوو دەدات و بەهۆی جەنجاڵی و سەردانی خەڵکێکی زۆر بۆ بازارەکانی سەنتەری قەزای سۆران کڕین و فرۆشتن زۆری لێبەدی دەکرێت. ئەو کەلوپەلانەی لەو بازارەدا مامەڵەی پێدەکرێت بریتین لە جلوبەرگ و پێداویستی ماڵ و کەلوپەلی ڕۆژانە و خواردن و ئۆتۆمبیل و زۆر شتی تر. بەهۆی بچووکی ناوچەکە و کەمی مێژووی ئاوەدانی ئەو ناوچەیە کارگەی گەورەی نییە و ئەو کارگانەی لە ناوچەکەدا هەن بچووکن و بەرهەمی کەمن.